هاتنی سوپای تورکیا بە کوردستانی عێراق ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئاگاداری نین و مەکتەبی ئێمە من وەکو نوێنەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە هیچ جهەتێکی ڕسمی تورکیەوە ئاگادار نەکراوین کە جێشتی تورکی داخلی کوردستانی عێراق دەبێ و ئێمە ئەوە بە هەنگاوێکی زۆر مەترسیدار دەزان لەسەر خاشی هەرێمی کوردستانی عێراق و بۆ دووار ڕۆژ زەرێکی زۆر گەورە دەکات نەتەوەکەمان و من پێم وایە ئەمە دەبێت لە ئێستاوە هەموو حیزب لایەنە سیاسیەکانی کوردستانی عێراق موقفی خۆیان بازحی بەڕوونی ڕوون بکەنەوە چونکو بە قەنەعاتی من هاتنی جێشی تورک بۆ هەر وڵاتێک بەشداربوون و هاتنی بۆ هەر وڵاتێک گەڕانەوەی بۆ دواوە زۆر زەحمەتە و جارێکتر زۆر بە ئاسایی ناستە دەرەوە ئەمە مەسەلەیەکی خەتەرناکە و جێی داخشە ئەمڕۆ لە کوردستانی عێراق ئێمە پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە کەچی پەرلەمانەکە بینیتان چی بەسەر هاتووە کە لێ ناگەڕێن دەوام بکە لێ ناگەڕێن ئیشی خۆی بکە کارەساتێکی زۆر گەورەیە ینی مەترسیی زۆر گەورەیە هەروها بەترسیشە لەسەر ڕۆژ ئاواش لەسەر پێدا لەسەر ڕۆژ ئاوا و جوودی ئەم جێیشە لە منتیقەی باشیق و ئەو ناوچەیە کە بۆی هاتوون بەڕاستی ئەمە استراتیزیانە ئینسان دەبێ بیر بکاتەوە ئەو جێشە هەدەفی خۆی هەیە 600 کۆماندۆی عسکەری و لەژێر ناوی تەدریب و تەمرین و ئەمشانە بە بیڕای من زیاتر مەبەستی سیاسی لە پشتەوەی وەک لە مەبەستی تەدریب و تەمرین بەداخەوە ئێستا پرۆسی ئاشتی لە تورکیا لە نێوان کورد و حکوومەتی تورکیا بە بنبەست گەیشتووە و بە تایبەتی دوای ئەو هەڵبژاردنانەی کە دوو هەڵبژاردن یەک لە دوایەکی کە ڕوویدا و ئەو شەڕ و کێشانەیە کە دروست بوون و ڕۆژ بە ڕۆژ کوشتن و بڕین هەیە مزاهرات هەیە شەڕ هەیە پێکدادان هەیە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ماوەیەکی زۆرە پرۆسەکەی ینی ڕاگرتووە و ینی ئێستا هیوایەکی ئەوتۆنیە کەوا پرۆسەکە دەست پێ بکاتەوە من تەسەور دەکەم ینی بەزی ئێستا لە باکوور و لە نێوان کورد و لە نێوان حکوومەتی تورکیا حیوارەکە ڕاوەستاوە کارێکی وا دروست بووە کە نەتوانرێ هەنگاو بندرێ بۆ گفتوگۆکردن